لە سلێمانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی تایبەت بە دۆخی تەندروستی مامۆستا محەممەد مەلافایق بانخواز و زانای ئیسلامی بەڕێوە دەچێت ئەمەش دوای توشبوونی مامۆستایە بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا. فەرموون با پێکەوە بینەری ئەو کۆنگرێ تۆزە تەنگە نەفەسی دوای یەکسەر داخڵ دەکەین لێرە. سەبارەت بە تەندروستی مامۆستا مەلا محەممەد کە سێ چوار ڕۆژە لە نەخۆشخانەی هەنای فێرکاری شەی دکتۆر هێمن داخڵ کراوە، ئەوش بەهۆی توشبوونی نەخۆشی کۆرۆنا. مامۆستا پێشوێ بێتە نەخۆشخانەوە تقریبان 5 ڕۆژ پێشەوە حاڵەتەکەی گرت بوو، بەڵام حاڵەتەکەی وایە خوازی کە لە نەخۆشخانە داخڵ بکرێ. لەو ڕۆژەوەی کە داخڵ کراوە لە نەخۆشخانە جگە لە چارەسەرەکانی کە تایبەتە کرێ بە کۆرۆنا، هەروە پلازماشی وەرگرتووە. ئێستا شکر بۆخوا تەندروستی بەرەو جێگیربوون ئەڕوات، هێشتا پێویستی بەمانەوە هەیە لە نەخۆشخانە، چونکە هێشتا نسبەتی ئۆکسیجینەکەی دائەبەزێ، پێویستی بۆ چارەسەرانە هەیە کە لە نەخۆشخانە ئەکرێ، پێویستی بە عیلاج تەبیعی هەیە کە لە نەخۆشخانە ئەکرێ. بەڵام شکر بۆخوا هەوکردنی سیەکانی کەمتر بۆتەوە، ئەو نیشانانەی کە هەیە لە سەرەتا وەکو تا و هەناسەتونی و کۆکە و ئەمانەی باشتر بۆ شکر، بەڵام هێشتا پێویستی بەمانەوە هەیە لە نەخۆشخانە، چونکە پلانی داهاتومان ئەوەیە کە چارەسەرەکانی بەردەوام بێ لەسەری لەوان ئەگەر پێویستکە لەوانی پێویستکە پلازمای دۆمیشی تێکەین، بەڵام هەم بۆ چارەسەرەکان و هەم بۆ ئەوەی کە ئیسراحەتیش بکە. ئێمە وەکو تیمی سەرپەرشتی چارەسەرکردنی مامۆستا پێمان باش لە نەخۆشخانە بمێنێتەوە تا ئەو کاتێک کە وەزعی بە تەواوەتی جێگیر ئەبێ و پێویستی بە ئۆکسیجین نابێ، ئەو کاتە ئینەری نەماڵەوە. شکر بۆخوا ئێستا باشترە، بەڵام پێویستی بە پشکنینی تایبەت هەیە، پێویستی بەوەیە کە ئەشعی بۆ بگیرێتەوە، پێویستی بە چارەسەرکردنی نەخۆشخانە هەیە، بۆیە ئێمە پێمان باش لە خەسخانە بمێنێتەوە تا ئەو کاتێک کە وەزعی بە تەواوەتی بەرەو باوجبنەوە ئەڕوات. دکتۆر هیچمەترسیە ماوە لە تەرجیانی لەبەرەوەی کە هێشتا لە نەخۆشخانەی و هێشتا نسبەتی ئۆکسیجینەکەی دائەبەزێ، بۆیە ئێمە وەکو سەرپەرشتیارانی تیمی تەندروستی مامۆستا پێمان باشە لە نەخۆشخانە بمێنێتەوە، چونکە لەوانەیە پێویستکە چارەسەری تری بۆ بکەین، لەوانەیە پێویستکە پلازمای بۆ دانین، بەڵام شکر بۆخوا ئێستا وردە وردە وەزعی بەرەو هێوربوونەوە ئەڕوات. ئێمە ڕۆژانە نزیکەی 85 بۆ 90 نەخۆش لە نەخۆشخانەی ئێمە چارەسەرەکرێن. بەشێک لەو نەخۆشانە باری تەندروستیان باشە بێت و ئەنێری نەماڵەوە، بەشێکیان پێویستەکە لە خەسخانە بمێننەوە. ئێستا تقریبا هەفتەیەکە ڕێژەی مردن لە نەخۆشخانەی هەنای فێرکاری کەم بۆتەوە، ئەویش لەبەر ئەوەی کە هەنێ چارەسەری تازە گەشتۆتە نەخۆشخانەکەمان بەکاری هێنین، وەکو دەرزی ڕێمدیسیڤیر و حەبی فاڤیپراڤیر و تەکنیکی تازەمان دەست پێکردو بۆ پێدانی پلازما، چونکە هەموو نەخۆشێک ئیسفادە لە پلازما ناکە. ئەو نەخۆشانەی کە خۆیان بەرگریان دروست کرد و ئیسفادە لە پلازما ناکەن، بۆی ئێستا ئێمە ئەوانەی کە زۆر بەسەر نەخۆشەکانە تێپەڕێ ئیسفادە لە پلازما ناکەن، بۆی هەر کەسێک کە نەخۆشەکەی بە قورسی گروا باشە زوو سەردانی نەخۆشخانە بکە، بۆی ئیسفادە لە پلازما بکە، چونکە پلازما جاری وا هەیە ئەبێتە هۆی زەرەر بۆ نەخۆشەکە، بۆی ئەبێ لە فترەیەکی زەمەنی محەدەدا بدرێ و ئەو کەسانش وەریەگرن کە مەناعیان دروست نەکردو، چونکە مەناعە دروستکەن کەواتە ئیسفادە لە پلازماکە ناکە. بۆیە ئێستاش تاکی لەسەر ئەوە کەینەوە کە خەڵک ئەگەر زانی نیشانەکانی زۆر بە قورسی ئەگیرێ، بە تایبەتی و کەسانی کە تەمەنیان هەیە نەخۆشی درێژخانیان هەیە، زوو سەردانی نەخۆشخانەکان بکەن بۆی چارەسەرەکان زوو وەرگرن. لەماوەی هەفتەی ڕابردوودا ئەمی ڕۆژداریەکە لەلایەن وتەبێژی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و یاخود بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئەوەیە ئێمە ئێستا بەرە وەرزی سەرما دەچین، ینی ڕێنمایەکانی ئێوە وەکو پزیشکی پسپۆر لە بواری نەخۆشی کۆرۆنایە چییە، خەڵک چی بکات و ئایا مەترسیەکان گەشتۆتە خۆناغێک کە بڵین وەکو دکتۆر سەباح هەڵە سلێمانی نوقمی کۆرۆنا بووە؟ ئێستا ئێمە تەسەوڕەکەین زۆر نەک زۆربەی کوچە کۆڵانەکان زۆربەی ماڵەکان کۆرۆنای تیابێ، ئەوە تەسەوڕەکە لە مانگی 11 و 12 بەهۆی هاتنی شەپۆلی ئەنفلۆنزای وەرزی و پەتای وەرزی و ئەنفلۆنزای بەراز و هەوکردنی سەختی سیەکان و ڕەبۆ، ئەمان ئەم حاڵەتانە هەمووی تێکەڵ ئەبێ، نەک بۆ نەخۆش خۆی بۆ دکتۆرەکانیش ئەبێتە هۆی سەر لە شێوانی دکتۆرەکان، بۆی ناتوانین حاڵەتەکان جیاب بکەینەوە، بۆیە ئەبێ خەڵک زیاتر پابند بێ بە ڕێنمایەکان، خەڵک زیاتر خۆ پارێزی بکە، خەڵک زیاتر ماسک ببەستێ، بۆیە تەسەوڕەکەین وردە وردە حاڵەتەکان زیادکە. بەڵام من پێشبینی ئەوە ناکەم کە وەزعەکە لە کۆنتڕۆل دەرچێت، هێشتا ئەتوانین ئیستیعابی نەخۆش وەرگرتن بکەین، هێشتا ئەتوانین کۆنتڕۆلی حاڵەتەکان بکەین، تەسەوڕ ناکەم لە دەست دەرچێت.